دوزانم ئاسی فکریان زۆر لە خوارەوەیە بنمونە ئەگەر ماهیر دەیان میدیای کۆ کردایەتەوە بیوتایە ئەو خەڵاتەی کە بۆ منە لە پای کارە هونەریەکانم بەڵام چونکە ئەمانە دوای 35 ساڵ ناتوانن موچە بە خەڵک بدەن چونکە ئەمانە 35 ساڵە ستەم لە گەلەکەمەکەن چونکە ئەمانە بست بە بستی خاچیان فرۆشە بە ئێران و بە تورکیا چونکە گەلەکەم ئەچەوسێنەوە چونکە ئازادی پێشێرەکەن چونکە ژێرخان و سەرخانی ئەم نیشیمانە ئەدزن و فرۆشتویانە من ئەو خەڵاتە ڕەت دەکەمەوە بۆ من ئامادە نیم بڕۆم بۆ لایەن باشە ئەگەر ئەمەی بکردایە بەما مێژوویەکی بۆ خۆی دروست ئەکرد حتایە بووی دەبۆ جێگەی شانازی وەکو مەدالەیەکی نەمری دەیتوانێت بیکا بە یەخەیابە بەڵام ئەو وای نەکردەوە بەداخەڵ ڕاستی چووە بە دەرگای کوڕەکەی نێچی کە باوکی یەکەمین دزت بووە باشە لە باشووری کوردستانە یەکەم کەس بوو کە سەدی بێخمەی دزی کە